سنەکانی هێزی ئەرتەشی شۆڕژگەڕی کۆڵەمبیا ناسراو بە فارک لەگەڵ حکوومەتی کۆڵەمبیا گەیشتنە ڕێکەوتنێکی ئاشتی و بەو شێوەیەش کۆتاییان بە شەڕی خوێناوی 52 ساڵەی ئەو وڵاتە هێنا. دوێنێ شاری کارتاگێنای وڵاتی کۆلۆمبیا سپی دەچووەوە. لەو شارەدا مەراسیمی ڕێکەوتنی ئاشتی بە بەشداری 2500 میوان بەڕێوەچوو. تەواوی میوانان جلی سپیان پۆشی بوو. بەو شێوەیەش شکۆ بۆ ئەو وڵاتە گەڕایەوە و کۆتایی بە شەڕی نەگریسی 52 ساڵە هێنرا. فەرمانداری گەریلاکانی فارک ڕۆدریگۆ لۆندۆنۆ ناسراو بە تیمۆ چەنکۆ لەگەڵ سەرۆکی کۆلۆمبیا ژوان مانوێل دەستیان خستە ناو دەستی یەکتر و دەستی یەکتریان گرت. ڕێکەوتنە ئاشتیەکە بە پێنووسێک واژۆکرا کە وێنەی فیشەکی نواندبوو. بەو شێوەیەش فیشەک و پێنووس بوونە سێمبۆڵی گۆڕانکاری لەو وڵاتە بەوەی کە چیتر فیشەک بە پێنووس گۆڕا و شەڕیش بە پەروەردە. سەرەتای مەراسیمەکە بە وتارێکی سەرۆکی کۆلۆمبیا دەستی پێکرد و تێیدا ڕاگەاند ئەمەی ئەمڕۆ واژۆکرا کۆتایی هێنانە بە شەڕی ماندووکەرەی دەیان ساڵە لە وڵاتەکەمان. چیترگەلەکەمان تند و تیژی قبول ناکەن و ئەمڕۆ بە دەنگی بەرز پێکەوە دەڵێن ئیدی بەسە شەڕ و تند و تیژی. فەرماندەی گەریلاکانی کۆلۆمبیاش لە وتارێکیدا داوای لێبوردنی لە تەواوی و هاوڵاتیانەی وڵات کرد کە پریشکی شەڕیان بەرکەوتووە و ئازاریان چەشتووە. ئەو کاتەدا کە فەرماندەی گەریلاکان وتاری پێشکەش دەکرد فڕۆکەیەک بەسەر مەراسیمەکەدا بۆ سڵاوی ئاشتیانە دەفڕی. فەرماندەکەی گەریلاکانیش ناچار بوو کە بێدەنگ بێت تا فڕۆکە دەرباز دەبێ. پاشان بە زەردەخەنەیەکەوە ڕایگەاند باشە کە ئەم جارە فڕۆکە بۆمبارانمان ناکا بەڵکو سڵاوی ئاشتیمان لێ دەکا. ماوەی 52 ساڵ گەریلاکانی فارک شەڕیان دەکرد بۆ ئاشتی و ئازادی، بەڵام حکوومەتێک لە دوایەکانی کۆلۆمبیا ئامادەی گفتوگۆی ئاشتیانە نەبوون لەگەڵ گەریلاکانی ئازادیدا. دوجار ئەم کابینەی حکوومەت لە مانگی دەیەم ساڵ ئەنگاوی جددینا بۆ قۆناغی ئاشتی. پەیمانی ئاشتیان خستە ڕێفراندۆمەوە و گەلیش دەنگی ئەرێنیدا لەسەری. پاشانش ئەو پەیمانی ئاشتێت دەبێتە یاسا لەو وڵاتەدا. بەپێی پەیمانەکە لە ماوەی 180 ڕۆژدا دەبێ گەریلاکان تەواوی چەکەکانیان ڕادەستینەتەوە یەکگرتوەکان بکەنەوە و بەشداری پرۆسەی سیاسی وڵات ببن. بەو شێوەیەش دوێنێ کۆتایی بە شەڕی 52 ساڵە هات کە تێیدا 260,000 هاوڵاتی کۆلۆمبیا گیانیان لەدەستداوە. پاشەفتەیەک حکوومەت دەست بە قەرەبووی تەواوی و کەسانە دەکاتەوە کە لە ئەنجامی شەڕدا ئاوارە بوون یان زیانیان پێگەشتووە. هەروەها دادگایەکی دادپەروەرانش بۆ دادگایی و کەسانە پێکدێ کە لە تاوانی جەنگەوە تێوەگلاون. چاوەڕوانیش دەکرێت کە فارک لە لیستی تیرۆر بهێنرێتە دەرەوە.